بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم گەیشتمە لاپەڕە 157. پێداچوونەوە و ئامادەبوون بۆ دەرخستنی هەر جووتێک لە ژمارەی دەی ئایا هاوتان یان هاوتانین بنووسە. کاتە لێرە پرسیاری 44 ئەو دوو ژمارەی بەراورد دەکەم. ئەو ژمارە سۆرە بەراوردی دەکەم لەگەڵ ئەو ژمارە شینە. هەمیشە لە بەراوردکردنی ژمارە لە لای چەپ دەست پێ دەکرێ. یەک بەراوردی دەکەم لەگەڵ ئەو یەکە وەکو یەکن، پاشان فاریزە ئەو جا 0 سێ لێرەش 3 4 لێرەش 4 پاشان لێرە 0 هەیە لێرە نییە بەڵام دەتوانم 0 چی دانێم کەواتە کە بەراوردیان دەکەم وەکو یەکن. ئەوانە هاوتان ئەو دوو ژمارەیە چونکە 0 بە کەیفی خۆم دەتوانم لە لای ڕاست هەرچەند 0 بۆیە دانێم هیچ کێشە نییە، بەڵام ناتوانم 0 لە ناوەندەکان دانێم، ئەوە ناوی. کەواتە ئەو دوو ژمارەیە دەنووسم هاوتان. دێمە ئێرە پرسیاری 45 دیسان دەچم 1 فاریزە 0 1 تا وەچی یەک نینە، یەکەک 0 ئەویدی یەکە، ئیدی پێویستی ناکەم بچم ئەو ڕەنووسانەی ماینەوە بەراورد بکەم، یەکسەر دەزانم هاوتانین، ئەوانە هاوتانین وەکو یەک نین. ئێستا دێمە لای پرسیاری 46 بڕێک بۆ هەر ڕووداوێک بنووسە. پرسیاری 46 لە ماوەی 10 ڕۆژ دارا ڕۆژانە 2 سێوی دەخوارد. کەواتە ئەگەر ئەمن بڕەکەی بنووسم دارا چەند سێوی خوارد؟ 2 جاران 10 ڕۆژ هەر ڕۆژەی 2 سێو، کەواتە پیتی یەکسان دەبی بە 20 سێوی خوارد. بەڵام تەنیا نووسرایە بڕێک بنووسە، نەنووسرایە بەهایەکەی ببینەوە، کەواتە ئەمن تەنیا بڕەکەی دەنووسم و ئەوەی ڕاستی بی چونکە نووسرایە بڕێک بنووسە ئەمن هەتا نانووسم دارا یەکسانە بە، تەنیا دەنووسم 2 جاران 10 چونکە ئەگەر دەبیتە هاو کێشە ئەو کات ئەمن تەنیا 2 جاران 10 دەنووسم 2 جاران 10. پرسیاری 47 دایکی سامان 15 پارچە شیرینی بە یەکسانی، ئەوە زۆر گرنگە، بە یەکسانی بەسەر 5 مناڵەکەیدا دابەش کرد. 15 پارچە شیرینی بەسەر هەر 5 مناڵەکەی دابەش کرد، کەواتە یەکسەر بڕەکەی دەنووسم 15 دابەش 5 تا. پرسیاری 48 کەژاڵ پەتێکی هەیە. درێژیەکەی 23 فاریزە 50 مەترە، واتە 23 مەتر و نیوە. لەو پارچە پەتە 12 پارچەی لێبڕی کە هەر یەک لەو پارچانە مەتر و نیوەک بوو و 2 پارچەی دیشی لێبڕی، 2 پارچەی دیش ئەوانیش هەر یەکەیان مەترەک و 75 سانتیمەتر بوو. ئێستا ئایا چەند مەتر لە پەتەکە دەمینێتەوە؟ چەند مەتر لە پەتەکە دەمینێتەوە؟ لێرانە ئایا بڕەکەی بنووسم پاشان شیکاری بکەم واتە بەهایەکەی ببینمەوە، چونکە بڕێک بۆ ڕووداوەکە بنووسە نازانم هەتا چەندی دەگریتەوە، تەنیا 46 و 47 یان ڕوون نییە ئەوەی ڕاستی بی. کەواتە ئەمە لێرە وای دادەنێم کە
ببینمەوە چەند مەتر مایتەوە یان چەند مایتەوە. دەچم چ دەکەم 23 مەتر و 23 مەتر و نیوە پەتەکە 23 مەتر و نیوە دەنووسم. چەندی لێکەم دەکەمەوە 12 پارچە هەر پارچەی مەتر و نیوەک ئەوها کەم 12 جاران مەتر و نیوەک. پاشان دیسان کەم 2 پارچە هەر پارچەی مەترەک و 75 بووە بزانم. بەڵێ پارچە مەترەک و 75 بوو. ئەویش لێکەم دەکەمەوە. ئەوجا ئێستا بە شیکارکەم. ئەو 23 جارێ وەکو خۆی بنووسمەوە 23 و نیو چ بنووسم 50 چ بنووسم 5 هیچ کێشە نییە. کەمەکەش بنووسمەوە. ئێستا دەبیبینم ئەمن ئەو دوو ژمارانە لێک بدەم. 12 جارانی 1 و نیوی بکەم. ئەگەر 12 جارانی 1 بکەم یەکسانە بە 12. 12 جارانی نیوی بکەم یەکسانە بە 6. 12 و 6 یەکسانە بە 18. کاتە ئەو ژمارەیە کردی 18 یەکسەر دەنووسم. 18 ئەو ژمارەیە کە لێکی بدەم دەکات چەند؟ دیسان کەمەکەی دەنووسمەوە بێگومان. 2 جاران 5 10 سفری دەنووسم. 2 جاران 7 14 یەکیشم هەبوو ئیدەیەکەی دەکا 15. 2 جاران 1 2 لەگەڵ 1 3 پاریزەکەی لە چێدانم لێرە کەواتە 3 مەتر و نیو. 3 مەتر و نیو. ئێستا دەبی ئەمن بینم ئەو 23 18 مەتری لێکەم کەمەوە. پاشان دیسان 3 مەتر و نیویشی لێکەم کەمەوە. کەواتە باجارێ 23یەکەی بینم 18 لێکەم کەمەوە. لێرە 23 ئەوها کەم 18 5 13 هەشتی لێ بڕوا 5 لێرە 5 مەتر و نیو مایەوە کەواتە لێرە دەبی بنووسم 5 مەتر و نیو. لە کاتی لێدەرکردنی 18 لە 23 یەکسان بوو بە 5 و نیو. 5 و 5 مەتر و نیو. دیسان 3 مەتر و نیویشی لێکەم کەمەوە لەو 5 و نیوەی 3 و نیویش بڕوا 5 5 لێ بڕوا 0 5 3 لێ بڕوا 2 مەتر کەواتە مایەوە تەنیا 2 مەتر. 2 مەتر مایەوە لە پەتەکە لە لای 2 مەتر مایەوە لە لای چێ بوو؟ لە لای کەژاڵ. ڕەنگە هەندێک کەس هەست بکەن ئەوە تۆزەک باش نەبوو زەحمەت بوو کەواتە دەتوانی یەکەم جار چ بکەی بەو شێوەیەش چاچیکەی ئەوها بۆ وێنە یەکەم جار دەنووسم 12 پارچە پەت هەر یەکەی مەتر و نیوەک بزانم هەمووی دەکات چەند لێکدان 12 جارانی 1 و نیو بکەم ئەوها لە ژێرەکەی بنووسم 12 جاران 1 و نیو لێکدانەکەی بکەم دەکاتە 18. لەلایەکی دیکە 2 جارانی 1 و 75 بکەم ئەویش کردیە 3 و نیو. دوایە 18 و 3 و نیوی کۆ بکەمەوە 18 19 20 21 21 و نیو. ئەو جا بچم بەخۆشی 23 مەتر و نیوی هەبوو 21 مەتر و نیوی لێکەم کەوە دەمینێتەوە 2 مەتر. ئەوهاش دەبی ئەگەر یەکەک بێوێ بەڵام ئەگەر بمەوێ بڕەکەی بنووسم هەمووی ئەوەها نووسینەکە ئەوهایە ڕەنگە باشتریشبی کەوانەشم هەبی لێرە ئەوها بەڵام نابی ئەمن بچم 23 بینم 12 لێ دەرکەم ئەوە هەڵەیە. یەکەم جار دەبی لێکدانەکان ئەنجام بدەم ئەو جا پاشان کۆکردنەوە و لێ دەرکردن چونکە ڕێزیەتی کردارەکان ئەوهایە لە چەپەوە لە ڕاستەوە لۆ چەپ یەکەم شت لێکدان یان دابەش ئەو جا کەم و کۆ یان دەتوانی هەر بەخۆشت 23 مەترە
دوازدە پارچە هەر پارچەی مەترونی وەک ئەوها بە هزری دەتوانی ئەژمێرکردنەکەی بکەی هێڵکاری وێنەی بچێشی بزانە کو پێت باش بوو. گرنگ ئەوەیە 2 مەتر مایەوە. بێمە لای پرسیاری 49 بە شێوەی ژمارەی دەیی بنووسە. 2-3 ڕێ هەیە لۆ نووسینی ئەو کەرتە بە شێوەی ژمارەی دەیی. یەک لەوانە دابەشکردنی 3 بەسەر 5. 3 دابەش 5 نابی چونکە 3 گچکەیە کەواتە یەکسەر 0 وە فاریزە. 0ێک زیاد دەبی 30 دابەش 5 6 کەواتە دەتوانم یەکسەر بنووسم ژمارەی دەیی یەکسانە بە 0 فاریزە 6 یان 60 بە کەیف خۆم. یان ڕێیەکی دیش هەیە ئەویش ئەوەیە تەماشای کەرتەکەی خۆم دەکەم ژێرەکەی دەبی هەمیشە بیکەمە 10 یان بیکەمە 100. ئەمە لێرە دەیکەمە 10 5 جارانی 2 بکەم دەبیتە 10 بێگومان دەبی سەرەوەش جارانی 2 بکەم کەرتەکە دەکاتە 6 لە 10 ئەوەش 6 لە 10 6 بەش لە 10 بەش ئەوەش ڕێیەکی دیکەیە. پرسیاری 50 5 دابەش 8 5 دابەش 8 نابی 5 گچکەیە 50 دابەش 8 یەکسانە بە 6 چونکە 6 جاران 8 48 50 48 لێ بڕوا 2 دەمینێتەوە 20 دابەش 8 2 جاران 8 16 4 دەمینێتەوە 40 دابەش 8 5 کەواتە ئەو کەرتە تۆزێک ئاسان نەبوو یەکسانە بە 0 625 0 625 لە 1000. ئەو کەرتەش دەبی هەموو کەس بزانی هەر وەکو ناوی خۆی دەکاتە 0 و 75 سێ چارەک واتە 75 لە 100 واتە 0 و 75. بەکارهێنانی پێدراوەکان وێنەکە بەکاربینە بۆ شیکارکردنی پرسیاری 52-53 کۆمەڵە سیدیەکانی شادی. ئەگەر تەماشای ئەو وێنەی ڕوونکردنەوەی بکەم لە شێوەی بازنەیە ئەو بازنەی کرایتە چەند بەش ئەگەر تەماشایەکی بکەم ئەوها کرایتە چەند بەشەک ئەوەندە ئێستا بەشەکان دەژمێرین کرایتە چەند پارچە 1 2 3 4 5 6 7 8 9 10 کرایتە 10 بەش واتە هەمیشە لە ژێرەوە لە ژێرەی کەرتە 10 هەیە. ئێستا کام کەرتە بەشی ئاوازی کوردی دەنوێنێ تەماشای کوردی دەکەم لێرە پەمبەکان کوردینە چەند بەشە 5 5 لە 10 5 لە 10 ئەوە بەشی کوردی. بێگومان 5 لە 10 هاوتای 1 لە 2 چونکە هەردوو سەرە و ژێرە دەتوانم دابەشی 5 بکەم سەرە دەبیتە 1 ژێرە دەبیتە 2 واتە 5 لە 10 دەکاتە نیو. پرسیاری 53 کام جۆرە لە ئاواز کەمترین سیدی هەیە لای شادی. کوردێکی زۆر باش نەنووسرایە بەڵام تێدەگەین مەبەستیان چییە واتە کامە کەرت لەو کەرتانە کامە ڕەنگ لە هەمویان کەمترە. ڕەنجی کەسک سەوزەکە لە هەمویان کەمترە تەنیا 1 دانە هەیە کەواتە 1 لە 10 ئەوە 1 لە 10 لە هەمویان کەمترە بەڵام نانووسم 1 لە 10 دەنووسم ڕۆژ ئاوایی موزیکی ڕۆژ ئاوایی سێدەیەکانی کەمە لە لای شادی. ئەوەش تەواو بێمە لای شیکاری پرسیارەکان لێرە نووسرایە دەواازەیەک بۆ مێژوو ئەوەی ڕاستیبی نازانم لەبەر چ نووسیتیان مێژوو واتە چ هیچ دەربارەی مێژوو نیە لێرە
ڕێگای چوونیەک و ناچوونیەک دەتوانی بەرامبەر کێ بۆ دیاریکردنی لایەنە هاوشێوەکان و ناچوونیەک بۆ لایەنە جیاوازەکان بەکاربهێنیت لە شتەکاندا. هیچ تێنەگەیشتم. ئەو پرسیارەی خوارەوە بخوێنەوە باس لە پێکهاتەی شیرەمەنیەک دەکا. ئەو شیرینیە لە چپێک دێ لە نیو پەرداخ کاکاو و 1/8 پەرداخ شەکر و 3 چارەکیش شیر، کەواتە کاکاو و شەکر و شیر. پێکهاتەکان لە بچووکەوە بۆ گەورە ڕیز بکە. ئەمن 3 کەرتم هەیە، هەتا بتوانم ڕیزیان بکەم، هەتا بتوانم بزانم کامە گەورەیە و کامە گچکەیە، لە بچووکەوە ڕیزیان بکەم، ناچارم ژێرەکانیان ڕێک بێخم. ئەگەر تەمەشای ژێرەکان کەم، یەکەچیان 4، یەکەچیان 2، یەکەچیان 8، ئەمن 8ەکە پێم باشە، 2 چارەکەی دەگۆڕم دەکەمە 8 چونکە دەکرێ، کەواتە ژێرەی هەموو کەرتەکان دەکەمە 8، ئەو دووەی جارانی چاری دەکەم سەرێ و خوارێ، کەرتەکە یەکسان دەبی بە 4/8. کەرتەکە یەکسان دەبی بە 4/8. کەرتی 3 چارەک چلێ دەکەم، ئەویش جارانی 2 دەکەم هەتا ببیتە 8 ژێرەکەی سەرێ و خوارێ، کەواتە کەرتەکە دەبیتە چەند؟ دەبیتە 6/8. 3 جاران 2 6/8. کەرتێکی خۆشم 1/8شم هەیە. ئێستا زۆر ئاسانە بزانم کامە گچکەیە و کامە گەورەیە. زەردەکە لە هەمویان گچکەترە 1/8، ئەو جا 4/8، پاشان لە هەمویان گەورەتر 6/8. 6/8 3 لەسەر چارەکە بوو. ئێستا ئەگەر بمەوێ ڕیزیان بکەم، ڕیزیان دەکەم، ئەوها ڕیزیان دەکەم. دەنووسم 1/8 لە لای ڕاست وەکو لێرە ڕیزکرایە، نووسرایە لە بچووکەوە بۆ گەورە، ئەوەی ڕاستیبی ئەوان ڕیزکردنەکەیان هەڵەیە، لە گەورەوە ڕیزیان کردێ لۆ گچکە، وەکو تەمەشا دەکەین لێرە تۆزەک هەڵەیە، ئەوە گەورەیە، ئەوەش لە هەمویان گچکەترە، ئەوەش لە ناوەندەیە، کەواتە بابە ڕەنگەشکە بی، کەواتە سەوزەکە لە هەمویان گەورەترە، بەڵام دەبوایە شینەکەی لە لای ڕاست بنووسن، سۆرەکە لە ناوەندێ، کەسکەکەش لە لای چەپ، چونکە نووسرایە لە بچووکەوە بۆ گەورە ڕیز بکە. کەواتە ئەوە ڕیزکردنەکە ئەوەیە. پاشان چ نووسرایە؟ خشتەک دروست کرایە لێرە، نووسرایە چوونیەک بەرامبەر کێ و ناچوونیەک، واتە ئەو کەرتانە، ئەو ژمارانە کە ئەمن هەمە نیو و 1/8 و 3/4، ئایا چ شتێک کۆیان دەکاتەوە، چ شتێکیان پێک دەچی و چ شتێکیشیان پێک ناچی؟ یەکەم شت کە پێک کۆیان دەکاتەوە هەمویان پەرداخ، یەکەکە پەرداخە، لێرە پەرداخ، لێرە پەرداخ، لێرەش پەرداخ، کەواتە ئەوە پێک دەچی، ئەوە پێک دەچی، چونکە پەرداخ لە جێشکە ڕەنگە کیلۆگرام بی، یان گرام بی، یان مەتر بی، یان تەن بی، یان لیتر بی، بزانە چییە. پاشان ئەوە پێک دەچی. چیت کەش پێک دەچی؟ ئەو کەرتانە هەمویان هەرسێکیان سەرەی کەرتەکە گچکەترە لە ژێرە، کەواتە کەرتەکان هەرسێکیان گچکەترن لە 1. 3 جۆرە کەرت هەیە، یەکەچیان گچکەترە لە 1، یەکەچیان یەکسانە بە 1، ئەوی دیکەشیان گەورەترە لە 1. هەر کەرتەک ئەگەر سەرەی گچکەتر بوو لە ژێرەی، ئەو کەرتە لە 1 بچووکترە. هەر کەرتەک ئەگەر سەرە و ژێرەی وەکو 1 بوو،
ئەوە کەرتەکە یەکسانە بە یەک. هەر کەرتەک سەرەی گەورەتر بوو لە ژێرە، ئەوە کەرتەکە گەورەترە لە یەک. ئەو کەرتانە هەر سێکیان بچووکترن لە یەک، لە ژمارە یەک. ئەدی چییەکە ناچوون یەک، چییەکە لێکیان وەکو یەک نینە؟ بڕەکان یەکسان نینە، واتە 1/8 1/2 گەورەتر لە 1/8، واتە وەکو یەک نینە، نایەکسانن، یەکسان نینە. وە ژێرەی کەرتەکانیش جیاوازە، ژێرەکەشیان وەکو یەک نییە، سەرەی کەرتەکانیش وەکو یەک نییە. ئەوە لێرە مەبەستیان ئەوەیە لە کاتی بەراوردکردنی ژمارە بیر بکەوە چ پێک دەچی، چ پێک ناچی، کووە کوونیە، کەرتەکان گەورەنە گچکەنە، سەرەی کەرتەی گەورەیە ژێرەی کەرتەی گەورە، ئەوە هەندێک بیر بکەوە سەرنج لە کەرتەکان بدە. پاشان ڕیزبەندی پێکهاتەکان نووسرایە شیر، کاکاو و شەکر. بەڵام بەخۆی دەبا نووسرا بە لە گچکەوە لۆ گەورە شەکر، کاکاو، شیر، چونکە لێرە ئەو هەیە نووسیە لە بچووکەوە بۆ گەورە. دێمە لای پرسیاری یەک. ئاوات نیو پەرداخ شیری هەیە، 7/8 پەرداخ شەکری هەیە، 3 چارەکیش کاکاوی هەیە. کام لەو پێکهاتانە زۆرترینی هێندە، واتە کامە کەرت گەورەیە؟ بەبێ ئەوەی بەراورد بکەم، ئەو کەرتە زەردە لە هەمویان گەورەترە، چونکە ئەمن ڕۆژێک لە ڕۆژان ئەو کەرتانەم نووسی بوو، ئەگەر سەرنج بدەین بۆ بەراوردکردنی کەرتەکان، کەواتە من 7/8 هەبوو، 3/4 هەبوو، وابزانم 1/2 هەبوو یاننا؟ بەڵێ 1/2 هەبوو. کەواتە بەو شێوەی تەمەشای کەرتەکان دەکەین، 1/2 لە هەمویان گچکەترە، هەتا کەرتەکە بچمە لای، هەتا سەرە و ژێرە گەورەتر بی، کەرتەکەش گەورەیە، بە مەرجێک بۆێنە ژێرە تەنیا بە یەک گەورەترە لە سەرە. ئەوە جارشکەش باسم کردێ لاوانەی ڕابردوو، ئەگەر بتەوێ زیاتر ورد بیەوە لەو بەراوردکردنە. ئەگەر نا ژێرەکەیان ڕێک بێخە، بەڵام ئەمە لێرە پێویستم نییە ژێرەکەیان ڕێک بێخم، یەکسەر دەزانم کە ئەو کەرتە گەورەیە. ئەگەر نا ژێرەکانیان هەمویان بکە 8، ئەو جە بەراوردیان بکە. ئێستا بێمە لای هاوژین. پرسیاری 2. هاوژین پێویستی بە 5/8 بەشی کەوچکی بچووک هەیە لە هەنگوین. ئەوە پێویستی پێیە، بەڵام بەخۆی چەندی هەیە؟ تەنیا نیو کەوچکی هەیە. ئایا ئەو بڕا بەشی دەکا بەشی ناکا؟ ئەمن دەچم هەردوو کەرتەکان دەنووسم بۆ ئەوەی بتوانم بەراوردیان کەم، بزانم کامە گەورەیە کامە گچکەیە. هەردوو کەرتەکان دەنووسم. 5/8 و 1/2. ژێرەکانیان دەکەمە 1، ئێرە بەخۆی 8 دەستکاری ناکەم، بەڵام ئێرەی دەکەمە 8، جارانی 4 دەکەم. کەرتەکە دەبیتە 4/8، کەرتەکەی دیش 5/8. واتە هاوژین پێویستی بە 5/8 هەنگوینە، بەڵام بەخۆی 4/8 هەیە، بێگومان بەشی ناکە، کەمی هینایە. بەڵام پرسیارەکە نەیان نووسیە کامە کەرت گەورەیە، نووسیتیان ئایا بەش دەکا؟ ئەگەر بەش بکە دەبوایە ئەوەی هاوژین هەیتی گەورەتر بی لەوەی پێویستی تیان وەکو ئەوی بی، بەڵام لێرە کەمترە، کەواتە دەبی بنووسی کەمی هینا ئەو هەنگوینەی کە هەیتی بەشی ناکە. دەبی هێشتا 1/8 کەمە. ئەگەر 1/8 دیکەشی هەبوایە ئەوە بەشی دەکرد، بەڵام بەشی ناکە، کەواتە هەندێک جار
بە خۆت دەوی دەقی پرسیارەکەی وەربگێڕی بزانی مەبەستیان چییە چیان لێت دەوێ. لێرە ئەوە دووە هەمین پرسیار بوو لە لاپەڕا 157. دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.